وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سێ هەڵسوکەوتی پێغەمبەرمان بەرامبەر مەسیحیە غەساسینەکان. پێغەمبەری سەردار سەڵی الله عەلەیه وسەلەم لە ساڵی 8 کۆچیدا شوجاعی کوڕی وەهب الئەسەدی ناردە لای حارسی مەلیکی غەساسینە کە عەرەبی مەسیحی بوون و مەلیکەکەشیان یەکێک بوو لە کەسە نزیکەکانی ئیمپراتۆری ڕۆما و بە شێوازێکی جوان بۆ ئیسلام بانکێشتی کرد. جاگەرچی ڕێکەوتنێکی جیهانی لەسەر بابەتی نامەبەر هەیە و گیانی پێیانبەر پارێزراوە، بەڵام حارز ئەوەی پشتگوێ خست و نامەبەرەکەی کوشت و دەست بەجێ داوای یارمەتی لە ئیمپراتۆری ڕۆما کرد و پێی ڕاگەیاند کە مەدینە بەنیازە هێرشی بهێنێتە سەر. بەم مەبەستە دەستیان کرد بە ئامادەکردنی سوپایەکی گەورە بۆ جەنگ. پێغەمبەری ئیسلام سەڵی الله عەلەیه وسەلەم لە کاتی خۆیدا ئەم هەواڵەی پێگەیشت و زۆر بە خێرایی سوپایەکی 3000 سەربازی بە سەرۆکایەتی زەیدی کوڕی حاریسە ناردە موعتە. لە موعتە موسڵمانان ڕوبەڕووی سوپای غەساسینەکان بوونەوە کە 20 تا 30 ئەوەندەی خۆیان گەورە بوو یارمەتیان لە ڕۆمەوە بۆ هاتبوو، بەڵام توانیان لە سایی جوڵە سەربازیەک کارامەکانی خالیدی کوڕی وەلیدەوە و بە زیانێکی کەم دوژمن بوەستێن و بگەڕێنەوە بۆ مەدینە. دواتر دەتوانین بڵین بەرەی ساسانی و بەرەی ڕۆمەکانیش هەڵوێستیان بۆ ڕوبەڕووبوونەوەی موسڵمانان جددیتر بوو، هۆکارە بزوێنەرەکانیش زیاتر بوون. بەڵام ئەمە پوختەی هەموو ئەو جەنگانە بوو کە پێغەمبەری سەردارمان سەڵی الله عەلەیه وسەلەم لە ساڵەکانی تەمەنیدا بەشداری تێدا کرد کە زۆربەی زۆریان جەنگی بەرگری کارانە بوون. دەکرێت بگوترێت ئەو لە ژیانی نورینی خۆیدا هەتا بە زۆر پەلکێشی شەڕ نەکرایە شمشێرەکەی دەرنەدەچێشە. لە ڕاستیدا ئەو وەک پێغەمبەر نێررا بوو، هەرچی ئەوە بوو ئەو پەیامە جیهانگیرەی کە لەلایەن خوای گەورەوە پێیدرا بوو بگەیەنێتە هەر چوار لای دنیا و هەموو مرۆڤایەتی لێ ئاگادار بکات. نەیدەتوانی وەها نەکات، چونکە ئەو پەیامبەری خوای گەورە جەللە جەلالوو بوو. مرۆڤایەتیش لە سایەی پەیامەکانی ئەودا بەڕووی حەق و حەقیقەت و شادومانیدا دەکرانەوە. لەو کاتەدا کە پێغەمبەری جیهان ئەم خێرە ڕەهایی ئەنجام دەدا، بێگومان لە چەند بەرەیەکەوە هەروەک لە سەروترەوە باسمان کرد ڕێگری لێ دەکرا و هەرواش بوو. بەڵام پێغەمبەری خوا سەڵی الله عەلەیه وسەلەم یەک ئەوانەی تێپەڕاند و ئەگەرچی هەندێک لە کارەکانیشی لەلایەن ئەوانەوە ئیدانە بکرێت کە عەقڵیان دابەزیوەتە چاویانەوە، بەڵام ئەو گەیشتە جوانترین دەرەنجام و هەر ئەوەش گرنگ بوو. لە ڕاستیدا پێغەمبەری جیهان سەڵی الله عەلەیه وسەلەم بۆ ئەوە نێردرا بوو تا بە بەڵگە ئەڵماسیەکانی قورئان دڵەکان فەتح بکات و چاوی مرۆڤایەتی بەڕووی بەختەوەری دنیا و ئاخیرەتدا بکاتەوە و ئەو دڵانەیەک بخاتەوە کە لێرە و لەوێ بڵاو ببوونەوە و بیان بەستێتەوە بەخواوە، سەر لە نوێ گیانی مرۆڤایەتی بکاتەوە بەبەر ئادەمیزاددا. ئەو بۆ ئەوە ڕەوانەکرا بوو تا هاوسەنگی و یەکسانی ڕووخاوی نێو مرۆڤەکان بنیاد بنێتەوە و جارێکی دیکە دادپەروەری جیهانگیری خوایی لە نێو ئادەمیزاددا زیندوو بکاتەوە و شەرەف و ناموس و سەر و سامان و نەوەی ئادەمیزاد ببەستێتەوە بە چەند بناغە و بەهایەکی پتەوە و جێگیرەوە. دەشبوو لە ماوەی جێبەجێکردنی ئەم ئەرکە مەزنەیدا ژیری و دڵ و ڕۆحەکان بدوێنێت و هەرگیز زۆر لە کەس نەکات. هەرواشی کرد. بەڵێ، ئەو بەگوێرەی ئەو فەرمانە خواییەی کە دەفەرموێت لەم ئاینەدا بە زۆر داسەپاندن نییە، چونکە بەڕاستی ڕێبازی چاک و دروست ڕوون و ئاشکرا بووە و جیابووەتەوە لە گومڕایی و سەرکەشی. هەڵسوکەوتی کرد و شێوازی قەناعەت پێکردن و فێرکردنی هەڵبژارد و لەبەر ڕۆشنایی ئەم دەستورە پیرۆزەدا بانگەواز بکە بۆ لای بەرنامە و ڕێبازی پەروەردگارت بە حیکمەت و دانایی و ئامۆژگاری جوان و بەجێ و بە جوانترین شێوە لەگەڵیاندا گفتوگۆ بکە. بانگەوازی بۆ عەقڵ و دڵەکان کرد و بەڕێنمونی ئەم ئایەتە پیرۆزە پێیان بڵێ فەرمانبەرداری خوا و فەرمانبەرداری پێغەمبەر بن، خۆ ئەگەر پشتیان هەڵکرد ئەوە ئەو تەنها گەیاندنی پەیامی خوای لەسەرشانە، ئێوەش سەرپێچی و یاخیبوونەکەتان لەسەرتان دەکەوێت. خۆ ئەگەر فەرمانبەرداری بن و گوێڕایەڵ و ملکەج بن بەڕاستی ئەوە هیدایەت وەردەگرن، دڵنیاش بن کە ئەرچی سەرشانی پێغەمبەر
تەنها گەیاندنی ڕوون و ئاشکرایە و هیچی تر. دەیزانی کە نابێت ئەرچی پێغەمبەر لەگەڵ داخوازی کاروبارە خواییەکاندا تێکەڵ بکرێت و ئەم ئاگاداریە خواییەشی کردبووە دەستور و ڕابەری خۆی کە دەفەرموێت کەواتە ئەی پێغەمبەر ئەم شتانە بخەرەوە یادیان و ئامۆژگاریان بکە، بەڕاستی تۆ هەریات خەرەوەیت، هیچ دەسەڵاتێکت نییە بەسەر دڵ و دەرونیاندا. و لەژێر ڕووناچی ئەم ئاەتەدا ئێمە لە ئێوە چاکتر دەزانین ئەم کافرانە دەڵێن چی و تۆ زۆرت بەسەریاندا نییە، تۆ تەنها حەقی گەیاندنی قورئانت بەم خەڵکە هەیە. دەساخوا و ڕۆژی قیامەت بە ئاەتی قورئان بخەرەوە یادی هەر کەسێ لە هەڕەشەی من دەترسێت. سەرباری هەموو هەڵسوکەوتە نەگونجاو و کردە ناشرینەکان کە دەرحەقی ئەنجام دران هەر بەردەوام بوو لەسەر ڕێگەکەی. بەڵێ ئەو چەندین ساڵ بەبێ ماندووبوون و ڕووخان و دوور لە بەرپەرزدانەوەی ئەو خراپانەی لەگەڵی کران بەردەوام بە دوای ڕۆح و ویژدانە پاکەکاندا دەگەڕا، هاواری لەو دڵانە دەکرد کە مرۆڤایەتیان لەدەست نەدابوو، گفتوگۆی لەگەڵ ئەو سەرانەدا دروست کرد کە کوفر و ئیلحادیان لا نەچەسپی بوو. سەرباری هەموو هەلومەرجە نالەبار و قورسەکانیش هەرگیز لە بەجێهێنانی ئەرکەکەی دوانەکەوت. کاتێکیش نووری حەق هەمولایەکی جیهانی گرتەوە، ئەو ڕۆحانەی لەسەر ناحەقی ڕاهات بوون بە یەکجاری ناڕەحەت بوون و هەوڵیان دەدا بە هەر بەهایەک بووە نووری ئیسلام خامۆش بکەن و مسلمانان لە ناو بەرن و بۆ ئەمەش چەندین بەرەیان پێکێنا. بەڵام هێندە هەبوو کە ئەیدی ئەم کارە نورینە کە فەرمانی خوا و ئەرچی پێغەمبەری سەردار سەڵ الله عەلەیه وسەلەم بوو لەلایەن ئیماندارانەوە شانی درا بۆ بەر و بووە خۆشەویست و مەفکورەی ئەوان. ئیدی نەدەکرا ئەو مرۆڤانەی خۆیان یەکلایی کردبووە بۆ ئەوەی بە هەر بەهایەک بێت مرۆڤەکان لە بیر و بۆچوونی سەردەمی جاهیلیەت ڕزگار بکەن و خورافەکان بڕوخێن و پەرستراوە درۆینەکان لە سینە و لە پەرستگاکان فڕێ بدەنە دەرەوە و ڕێگری لە هەموو جۆرە زوڵم و زیادەڕەویەک بکەن و ئازادی ئاین و بیر و باوەڕ بچەسپێنن، نوری ئیسلام بە ئارامی و متمانەوە بڵاو بکەنەوە و زامنی پەرەسەندنی فیکری دادپەروەری و یەکسانی و برایەتی بکەن لە نێو مرۆڤەکاندا، بێ ئەوەی هەرگیز لەو ڕێگا نورینەی ئیسلام پەشیمان ببنەوە و بگەڕێنە دواوە، هەرواش بوو هەرگیز پەشیمان نەبوونەوە. لەوە دوا پەراوێزخستنی ئەوانەی دەیانویست ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی نوری حەق و بەرپەرزدانەوەی ئەوانەی سنووری ئیسلامیان دەبەزاند و سزادانی ئەوانەی دەیانویست نورەکەی بکوژێننەوە لە پێناو ئاشتی و ئاشتەوایی جیهاندا بوو نەشتی گرنگ و پێویست. ئەمەش هەرگیز نەدەبوو ئەو مانایی لێ بخوێنرێتەوە کە ئاینی ئیسلام بە زەبری شمشێر بڵاو بۆتەوە. پێشەموو شتێک دەبێت ئەوە بڵین کە ئیسلام بێ شەڕ و بێ سەرباز چووەتە نێو ئەو شوێنانەوە کە لە ڕابردوودا تا ئەمڕۆ تێیاندا باڵا دەستە. لە سەردەمی پێغەمبەرماندا چۆن لە ناو عەرەبەکاندا بڵاو بووە و دواتریش هەر بەو شێوەیە بە ئەفریقا و باشووری ئاسیادا بڵاو بووەوە. تەنانەت لە جیاتی ئەوەی بڵین مسلمانان ئیسلامیان بردە فڵان و فیسار شوێن، دەتوانین بڵین لە هەر چوار لای دنیادا دڵی مرۆڤەکانیان فەتەح دەکرد و ئەوانیان دەهێنا بۆ لای ئاینەکەیان و پێکەوە ئاوێتە دەبوون. بەڵێ ئەگەر هەندێک حاڵەتی بچووک نادیدە بکرێت دەتوانین بڵین مسلمانان تەنها و تەنها لەو حاڵەتانەدا بەڕەقی مامەڵەیان کردووە کە پەیوەندیان بە هاوسەنگینێ و دەوڵەتی یان پاراستنی ستەمدیدە و بێبەشکراوان یان ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نوری ئیسلامەوە هەبووە. لەم کاتانەشدا ئیسلام ستەمکار و زۆردار و دوژمنەکانی نوری تەمێ کرد، بەڵام هەرگیز لە ڕێگەی ڕاست و لە دادپەروەری لایان نەدا. بەڵێ ئەگەر لە دنیادا کۆمەڵگایەک هەبێت کە لە کاتی جەنگ و لە کاتی سزادانی بەرامبەر و تەنانەت لە کاتی کوشتنی کەسێکیشدا کە شایانی کوشتن بووە لە حەق و لە ڕێی ڕاست لای نەدابێت، ئەوە کۆمەڵگەی ئیسلامە. ئەمەی خوارەوە چەند دەستورێکن کە لە سەردەمی یەکەم خەلیفەی موسڵمانانەوە هەتا ئەمڕۆ دەستوری زۆر گرنگ بوون و لە کاتی جەنگەکاندا پیادە کراون. 1. ناپاچی مەکەن و لە تاڵانکاری بەدوور بن. 2. کەسی بەرامبەر ئەگەر دوژمنەکەشتان بێت ستەمی لێ مەکەن و ئەشکەنجەی مەدەن. 3. وریابن نزیکی منداڵ نەکەونەوە. 4.
بە هیچ شێوەیەک دەست لە ئافرەت و مرۆڤی بەتەمەن نەدەن. 5. درەخت مەبڕنەوە و باخ و باخچەکان کاول مەکەن. 6. مەڕ و ماڵات و گاو و شترەکان مەکوژن. 7. دەست لەو ڕەبەنانە مەدەن کە لە پەرستگاکاندا خۆیان بۆ بەندایەتیکردن یەکلایی کردووەتەوە. تەنها بە باسکردنی هەندێک لەم دەستورانەی جیهاد بۆمان دەردەکەوێت کە یەکەمین موسڵمانەکان لە هەندێک بواردا زۆر لە پێش دنیای مۆدێرنی ئەمڕۆ بوون.